بینەرانی خۆشەوی سەمکاتتان شاد جارێکی تر خۆشاتن بۆ بەرنامەی کاروانسەرای هونەر. گورانی بێژ ئۆمەر گوندی کە بۆ ئاهەنگەکانی جەژی نەوروز سەردانی واشنتنی کردبوو، هەروەها لە پڕدا سەردانی بەشی کوردی دەنگی ئەمریکاش کرد و ئیمەش بە هەڵمانزانی لە نزیکەوە دیدارێکی لەگەڵدا ساز بدەین. هەرچەند لە کۆتایی هەفتەدا بوو و بە هیچ شێوەیەکیش بوو ئەو دیدارە خۆ ئامادەکردی نەکرابوو و تەنها یەک کامێرەش لە بەردەستمانە بوو، بەڵام خۆشبەختانە توانیمان لەگەڵدا دیداری ساز بدەین. ئومیداوارین ئێوەیش چێژی لێ وەربگرن. کاک ئۆمەر زۆر خۆشەتی دوو بەشی کوردی دەنگی ئەمریکا، زۆر پێی خۆشحاڵین کە ئەم بێبەتە بۆمان ڕەخسا کە بتوانین لەگەڵدا وەتیوێژی بکەینن. گەلە سوپاس بۆ ئەوە هێوە و کە فرسەتە بەدایە من بە سوپاسی هەستاوات کەم فەرموو. کاک ئۆمەر تو دوێنێشە بەرنامەیەک هەبوو لە واشنتن، بێگومان تو لە دەرەوە هاتووی بۆ مەیستە جیهانێکی تر و دەرەوەیە، لە چ وڵاتی هاتی بۆ ئەم بەرنامەیە؟ ئەس بڕاستی کوردستانی بووم هەولێرێ، پشتی ئەس هاتمە وڵاتی ئەڵمان و لێرە ئەس هاتم بۆ vê ئاهەنگا نەورۆزê ئەمریکا باژێرە واشنتن ساز کرد. بەرنامە شەویدی چاوە بوو؟ ڕاستی بۆ من gelek ez kêfxweş bû. Kurd hemî parçeyê Kurdistanê min dîtin amade bûn. Rastî rengarenk bû, yanî zor ez pê xweşhal bûm û min dît xelk li gel musîqa me gelekî kêfxweş e û rastiya jî gelek kêfxweş bû. کاک ئۆمەر تو لە چه ساڵێکە دەستی کردووە بە گۆرانی شەڕی؟ تقریبا زڕیتە ساڵە هەشتێونە هەیە، بەس ئەس وەکی سازبەندێک ساڵە هەشتێویەکی هەتانێکی ئەز لاف ڕێزت هونەری. تو چۆن بوو کەوتی بە دوای هۆنەری گۆرانی شەڕیندا؟ وەڵای فەزل بۆ باوکم دەگەڕێتەوە. باوێ من سترانێت دیوانە فلبلۆری وەکی دەنگبێژێک بوو. تاثیرە باوێ من ئەژی هێدی هێدی هاتمە ناف هونەری. لە سەرەتای ژیان دیارە تو لە بنەماڵێکی هونەری، بەڵام زۆر جار هونەرمەندانێکی تر کاریگەریان لەسەر تو هەیە. چه هونەرمەندانی بوون کە تو کەوتی بۆ ژێر کاریگەریان؟ وەڵای هونەرمەندت کلاسیکی، یعنی حتمەن وەکو محەممەد عارەفی جزێری، وەکو حەسەن جزراوی، وەکی مەریەم خانێ، تەحسین تاها، محەممەد شێخ، طبعا ئەوە دەڤەرە بەهدی ناسراو بوون و gelek هونەرمەندی دیتر ڕاستی کە تاثیر میکرد ئەس ڕاستی داغبار ببم سترانێ دوا و هێدی هێدی لە هونەری کوردی. تو ئەبرۆ مۆزیکی کوردی، گورانی کوردی چاوە هەڵدەسەنگینی؟ وەڵای برایە من ئەس وەکی گوندیەک موسیقا لە هەمی دنیایە پشتە پشت چووە نەبەرە پێشە. موسیقا کوردیژی هەرچەندە دەستگا تەکنەلۆژیا gelekە پێشکەفتی، بەس موسیقامە نەگەیشتێ وی واری پێشکەفتنێدا ئەس بێژم. ئەو قسەی تو سەبارەت بە کوردستانی عێراقا یا بەشەکانی تری کوردستان؟ وەڵای بەڕای من هەمی کوردستان، چونکو بەرێ مەسەرەن ئامیرەتت ئەم بێژن یەت زیندی یەت حەی هەموو ئامادە بوون هونەرمەندا بەدەست و تبلا بە ئەحساس هونەر پێشکەش کرد. بەس ئەوروکە کیبۆرد تەکنەلۆجیا مەسەرەن هەمیە وێران کرد بەروێژی ئەمبەری مەسەرەوەکی مە کاسێتێک سترانێک چێت کرد گروپا موزیکی پێک بە هەورە دانیشتە بوون و موسیقا ڕاستی ئەحساسەکە gelek مهم پێدا بوو. بەس نکە مەسەرەن تۆ بڕێکە تەکنەلۆژیا کۆمپیوتەری مەسەن ستۆریدا موسیقیەک دێت ئەوروکە تۆنێکی یاژی پارچێکی حەزف کرد سوبە یەکی یەکتر نابینی یەکتر نانیازن ئەحساس تێدانین. ئەبرۆ مۆزیکی مۆدرن هەیە، مۆزیکی ڕەسەنیش هەیە. تو لە کامبەری خۆ دەدوسیتەوە؟ والله ئەس بژم ئەس نابینە هەردوودا ینی گوم بوویمە بەزر بوویمە وابزانم. سەرکەوتنی هەر گورانیەک چین بنەماکان بوو سەرکەوتنی ئەو بەرهەمە؟ سەرکەوتن ڕێگای علم و تەکنەلۆژیا و خوێندن مەسەلێرۆمە سوپاس بۆ خۆدای کوردستانە باشوور مەسەلەن بەلکو کوردستانە هەمینە بەس باشوور ئەس بێژم تەکنەلۆجیا مەحەتمە هەیە موسیقی ئەگە هونەرمەند ڕێگای علمی بگیت و مەحەت هونەری خۆ ینی خۆ محاولەکەت خۆ بکەتە هونەرمەند بە ئەو ڕێگانە ئەس بینم شتێکی gelekî باش. پێکهاتەی
سەرکەوتنی ئسترانی چییە؟ هەلبەست ینی ڕووزان و پشترە ئاواز و پشترە دابشکردنی موسیقا و پشترە دەنگ و تۆمارکردن و هەتا داوای بدە ڤیدیۆ کلیپ ینی ڕاستی هەر تشتێک مهم بەس هەلبەست پێشی هەر تشتێکی باشە کیش ئاسانترە دانانی ئاوازێک لەسەر هەڵبەستێک و یاخۆت ئاوازی دانراوی هەڵبەستی وشەی بکەین والله هەلبەست دەبی یەکەمی جار ئامادە ببیت و ئاوازدانەر تەماشەکە چه ئاوازێک بۆ دانێت بەس زۆر جارە وەکی مەسەلە بێژن کرمانجی کەوت داریت کەویت یعنی ئاوازەکە هەی و سدفە بەڕێگای تەسادف یعنی ئەو هەلبەستە گەڕێت کەوی بەس ئەخۆیە باشتر ئەوە ئەگەر هەلبەست هەبی پاشێکی ئاوازێ بدانێت ئایا ئەمڕۆ لە کوردستان ئاوازدانەری باشمان هەیە؟ واللهی بزانم ئەزمەیە بۆ ئاوازدانەر یعنی ببورن بەلکۆ هونەرمەندان لە متۆڕەژی بن بۆ قسەیە و هەم ئەزما هەلبەستێکیمان هەیە ئسترانبێژ هەنە لە کوردستان ئسترانی هەر ملەتی تر بڵێن ئەیکەنە کوردی وەکو بڵێ کۆردناکزیەکەن بەڵام ئسترانبێژیشمان هەیە گۆرانی ڕەسەنی کوردی ئەیکەنە عەرەبی تورکی نادەم شتی تر تو چاوە دەڕوانی دەبینیدان ئەم جۆرە کارە وڵای گوناهەکە مەزنە بڕاستی سترانە کوردی ژرتما هەتا مەقاماتە هەتا شێوەی گوتنێ دەبێت ئەو تشتە ببینیت وەکو ئەرشیفە بەس مەسەلەی زەوقینە زەحمەتە تۆ یعنی مایە خۆز زەوقی خەلکی بکەی بێژێت تو مەجبوری بێ گۆرانی گۆدار بکەیت یان تو مەجبوری بێ گۆرانی ئاوها بێژی ڕاستی ئەوژی زڤریتە ئەرکە سەر ڕاگەاندنە دەبێت ڕاگەاندنە کوردی ئەوان تشتاژێک جیاواز بکەن تو چەند لەگەڵ وتنەوەی گۆرانی کۆنەکانی کەونەکان واللهی کەونەکان ڕاستی هەر ئەوان هۆنەری کوردی پێش یعنی هەت ئەس بێژم ئەگەر هۆنەرێکی کوردی هەبیت هەر ئەوە یان وان پێشکەشکردی ئەف هۆنەرێنەکە ئەم پێشکەشتکەن ئەژی ئێک جوان بەڕاستی ئەس بێژم هۆنەری کوردی نینە ڕاستە بەناوی هەر فەرهەنگی گۆرانی کۆنەکانە بەڵام کەسانێک دێن ئەو گۆرانیانەوە سەر لەمێ دەڵێنەوە تو تا چەند لەگەڵ ئەو ژوورە کاری والله با بڵێن بەس حەقی گۆرانی بێژی مەسەرەن کەون نەخۆن یەک دوو مەسەرەن ئەکەر بێژنژی هەر جێگایك مەسەرەن ناوی بینە یعنی وجودی و بەس ئەگەر بتوانن باشتر بڵێن یانش نەڵێم ڕاستی ئەسپڕایە من ئەوەیە ئایا ئەمڕۆ لە کوردستان هونەرگای تایبەت هەیە یاخود بە ئەندازەی پێوەست هەیە هونەرە جوانەکان کە بتوانن مۆزیکی موزیسیۆنی نوێ گۆرانی بێژ نوێ بە شیوەیەکی زانستیانە بەبار بهێنن بەڕاستی لە کوردستان هەنە گەلێک ئەکادمیەت هەین تایبەتی باشووری کوردستانی هەولێری سلێمانیە لهۆکێ بەس بڕاستی وان مۆزیسیەناژی هەتانکە گەلە جوان دەرفەتە خۆ نەدیتیە گەلێک کیمۆکاسی هەنە یانژی گەلێک ناکۆکی هەنە کۆی هۆنەری هەر پێشکەش بکەن بۆ ئسترانبێژی ئابروو ئایا گرنگە بگەڕێنە دواوە و گوێ بدەنە گۆرانی کۆنەکان طبعا کەونەکان ئەساسن یعنی ئەگەر جەنابەت خانووەک دروست بکەیت ئەگەر ئەساس باش دروست نەکەی بەڵکو خانی هەر ڕفیت بێتە خارێ مەسەرەن کەونەکان هەمی ئەساسن دەبی ئەمە بگەڕین یعنی کەونەکان چ گوتیە دووارێ هەلبەستێدا ئاوازێدا چونکە بڕاستی هەستا نەتەوایەتی یان یا فلکلۆری یا هەر شێوەیەکی تو دەرگەی بەکەی یا دووسترانی تو کەونەکاندا بڕاستی ئەمڕۆ زۆر بە تایبەتی لە کوردستانی عێراق ڕوو دەکەنە وڵاتانی تر بۆ گوێگرتن لە گۆرانی تورکی فارسی لەوانەیە عەرەبیش چی بکرێت کە بی ئەم گۆرانی کوردیە گەنجەکان بۆ لای خۆی ڕابکێشن ڕاگەاندنە ڕاگەاندن مەسەلەن سوپاس بۆ خودێ ئەبروکەمە بەلکو دەها کەناڵی کوردیت هەین کەناڵی کوردی گەلە جوان احتیمام موسیقا فارسی دەن عەرەبی دەن یا بیانی دەن
جبرندیجی جماور یان گنجت ما و موسیقى گهداری کن بس اگر را گاندم ترکیز سر هنر کردی بکرد و اهتمام بکو هنر کردی بده از باورنا گم گنجت ما گهداری موسیقى از هر چند از دجیونینم که گنجت ما گهداری فارسی کن چون موسیقى چه موسیقى بیدن بلا گنج گهداری بکن بس ما وقتی کرد دبی اهتمام به موسیقى کردی بده راستی آیا گرینگه بو هر ستران بیشی نوتا بزاند و یا خود سازی بزاندن؟ طبعا گرنگه هنرمند استرامبش نوته بزاین چون نوته زمانی موسیقیه اگر تو مثلا استمروتا ام قصد که زمانه که همشی گود فهم کنه اگر زمان نبا عین موسیقی جی وصل دبی نوتا بزاین بس اگر نزانی جی دبی آلفه که موسیقی بزاین حتی بشن بتوانید هنری خوب جوانتر پیشکش میکرد. تو تا چند شارەزایدە هەیە لەبارەی موزیکی کوردی لە وشەکانی تری کوردستان؟ والله من ناوم گوندیە و هەر لەواری موسیقاش گوندیمە لادەیمە بەڕاستی بە سپاس بۆخوا من ئەتوانم سێ چوار ئامێرەتی بەکاربێنم. تو ئەزانی کە ئەڵێی گوندی هۆنەری ڕەسەن و زوانی ڕەسەن هەمیشە لە گوندایە؟ والله گوندی دڵساخن راستی بێژن و حتی دیما هەیە بەس درفت نبوو از موسیقای بخوینم هرچند من محاولم کردم هیچ مقامات یان جی ریتمی کردی بزانم اوشتانه زور بو هنرمند مهمه و چند آلتی موسیقاش اتوانم مثلا بکار بینم تو ئەزانی دۆمەکان لە کوردستانی عێراق پێڵێن دۆم لە لای ئێمە پێڵێن کاوری لە هەندێک جێش پێڵێن خەرەج و یاخود جیپسی خیتانەوە ئەمانە خو زۆربەیان نەخوێندەوارن موزیکیشیان نەخوێندووە بەڵام هەمیشە فەرهەنگی هەر میلەتی لەسەر شانی ئەوانە هەر بژی بەس زانی چاوایە مەسەلە گای هیوایەت یعنی عەرەبی هیوایەت یعنی هۆبی ئەوان ڕاستی هیوایەت و ناف هۆبیە دەفهۆن gelek و دەف کورداژی خوینە کورداژ دارە بس اگر وان قرچا نوتا موسیقی جی بزانی چون ده موسیقی پیشکش کن باور بکردش بتهوفنی باشتر موسیقی یعنی برای من چون او قرچ زور هواده که بجانم ده اگر زمانی موسیقی جی بزان برای من ده گله باشتر حەزە کە بزانیم بۆ گوێگرانمان زانی شتێکمان بۆ بڵێن خۆم ئامادە نەکردیە بەس نێرانیشمان مشکلة نیه تماشای کامیرا بکنیان نه تماشای کامیرا بگو باشتر بيجي من حاضر عبدالي زينب بنت ملاوم عبدالي زينب بنت ملاوم قلنتينو جزوزانا لي آخر دقيرين عبدالي زينب بنت ملاوم دشت وزوزانو بريا آخاختين ودخنين كسكي خير خاستنا يال بدنيايم عبدالي زينب بابتمو لگندو شارستانا سر دکتورو حکیما بگیرین بجتم دنیای لو توقادی تمولاوم گمرن خوشترم لوش غریبیه دیدارم دلوه بیدن هرچند ایلاک جی بوم دینش حفله راسته دیگه دنگیش گیرم شو منی دنیش شو حاضر زورم کرد کاغمر زور سپاس بوام درفتم زور سپاس بوام زانید آماشتگی به پلمان که چون که لناکاوت و وادی و بیشتر بودم چند دقیقه اشتمان فرصت گیتار باشتر سپاسی و هسته دکم زور سپاس بو تماشاوان و تلویزیون و هر بجیم امیدوارم از سرکوتوبی چاوی منی سپاس برم بینەرانی خۆشەویست ئەو بوو بەڕامەی ئەم جارەمان وەتا بەڕامەیەکی تر هەر شاد و سەرفراز بن.